شکرانە بۆ پەیت ئەی پەروەردگار شکرانە بۆ پەیت ئەی خوای نازدار حەمد و شکر و سپاس لا یەخ بوێتن بیە و نەویەیما بەدەستی وێتن ئەگەر زیینگێن مێ گێڵمێ سەرزەمین بە ئەزنێ تۆ بۆ ڕەب العالەمین هەم جاریەوەتر پەیت شکرانە بۆ ئاسمانگ و زەمین بەدەست تۆ کریەوە. من محەممەدی قادریم دانیشتووی شارە جوانەکەی مەریوانم لەدایکبووی ئاوایە خنجیلانە بێنازەکەی کۆڵیجم لە تاریخی 1/5/1358 لە هەوارە جوانەکەی هاوینە هەوارەکەی سەردەشتا لەدایک بووم لە بنەماڵەیەکی فەقیر و مەزهەبیە لەدایک بووم و لە حاڵی حاضر لە مەریوانە دانیشتووی شارستانی مەریوانم. من بەهۆی بێسەوادی و کەمی سەوادەوە بەڕاستی نەمتوانیوە کە زۆر وادار بە خوێندنەوە متالعی کتێبی شاعرە گەورەکانمان بم زۆر بەداخەوە بەس زۆرتر شیعرەکانم ئاشتی خوازن ئاشتیە خوازن و لە ناو کۆمەلگا بەڕاستی زۆرە مەخاتبی شیعرەکانم هەیە کە شیعرەکانم خۆیان هەروەکو حەدم نەبێت ئامۆژگاری و پند و مۆچیاریە کە بەڕاستی زۆربەی شیعرەکانم مشکلات و شتایەکی ئاموزەندەیە لە ناو جامعە هەر بەهۆی ئەوە زۆربەی شیعرەکانم مەخاتبیان هەیە و دەواودەمیش کەوتون و لە زۆربەی شوێنەکان و فستیواڵ و جەژنوارەکان و مەراسیمەکان وەکو مەولونامەکانە کەڵکیان لێوەرەگیرێ. من شیعرەکانم تایپ و حروفچینیم کردووە لە دەستی چاپە بڕاتە چاپ بکرێ بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی ماڵی کە نەمتوانیەوە تا ئێستا چاپی کەم لەم شرایەتە کە ئێمە هەین و ئەزانم زەرورتر لە کتێبەکانی من ئەوەیە کە بتوانین پێداویستیەکانی بنەماڵە تاهیە بکەین و زۆر من هاوردوو بۆ خۆم کە زەڵم بێ لە ماڵەوە کە بتوانم شیعرەکانم چاپ بکەم هەر بەهۆی ئەوە نەمتوانیەوە تا ئێستا چاپیان کەم بەڵام لە ڕۆژنامەکان و لە گوارەکانە بەڵێ زۆر شیعرم چاپ بووە. کتێبێکی ترمان هەیە بە ناو هەوار و شیعری کە 13 شاعری ناوچەی هەورامان بە زاراوەی هەورامی نووسیومانەتەوە بە زوانی هەورامی لە ناو ئەم کتێبە هەیە. من 5 شیعرم لە نێوەم کتێبەدا هەیە لێرۆ دەستخۆشبوون لە هەورامی زوانەکانمان ئەەکەم کە منیان بە عنوانی هاوشان و هاوسەنگەری خۆیان لە بواری فەرهەنگ و هونەری هەورامانەوە شیاویان زانیوم کە لەم کتێبەدا جێگەی من کەنەوە وەکو شاعرێک کە 5 دانە شیعری خۆم لە نێوم کتێوە ڕێ بکەنەوە. دەستخۆشبوونیان ئارزەکەم بەڵام کتێبەکانم تا ئێستا چاپ نەکراون. شاعر لە بەڕاستی چۆن ئەرز دەکەم ینی شاعر لەکێ لەو کەسانەیە کە بەڕاستی هەمیشە هەستی ئەژوڵێت کە شیعرهایە کە بە چاوی خۆی ئەبینێ ئەتفاقاتێک شتهایە ڕووداوهایە کە بە چاوی خۆی ئەبینێ بیکا بە شیعر ینی وەکو چۆن ئەرز دەکەم یەکێک لە ڕازوێشترین هونەرمەندەکان شاعرە کە تا ئەو شتە ئەو ڕووداوە کە بە چاوی خۆی نەیبینەیە عینەن نەبوو بێ لە ناو ماجراکەیە بەڕاستی شیعرەکەی لە قوڵایی دڵەوە بۆینەیە. منی شیعرەکانم زۆری شیعرەکانم بە داویستی جامعەم زانیوە کە کردوونم بە شیعر یا ئینکە ڕووداوێک بووە خۆم بە چاوی خۆم عینەن بینیومە ئەو ڕووداوە ئەو حماسەکە خولقاوە کە کردومانە بە شیعر. من لەم کتێبە تقریبا 13 نەفەرین کە شیعرمان داناوە لەم ژیان نامەی خۆمانیشمان لەم کتێبە نووسیوەتەوە 5 شیعری منی تایە. یەکێک لە شیعرەکانم لێرە پێشکەشەکەم بە تەواوی بینەرانی خۆشەویست کە بە زاراوەی هەورامی داماناوە. ئینە خەیلێوەن تا سەوتۆم کردن حوز چەکە و قەلبیم لە بڕێزش کردن تک تک ئەسرینم جەچەم مەیرەوار وارانش وارۆ چون هەورەوە هار شاخ و پەڕکردن پێی بێتاقەتی کەی بەدڵی کێش و ئاهی ڕەحەتی کەروتووە بە یادی جاران پەی بێڕەحمی تۆ ئامان سەدامان یادی ویەردە شاد بێن مێ بەیۆ ماوا و من خەفەت ماوا و تۆ جەکۆ چەنی بێلوایی نەمەنەی جەلام وشکش وەکەری هەڵس و چەمەکام
ڕەنگ و ڕووی سوورم پەی تۆ زەرد بیەن ڕەنگ و ڕووی سوورم پەی تۆ زەرد بیەن ڕەفێقی ئازیز جەدەز بەرشیەن پەی دووری باڵات پەڕپەڕ مەکێش و قەرارم بڕیان مەتا و نیش و توخوا بۆ رێلام تالات بنیش و تەحەممڵ دوورید مەتا و کێش و چەند ساڵێن جە تۆ بڕیان بیناییم تاقەت نەمەنەن نیەن سوکناییم تۆ تێخت شانە داتوەنە و جەرگی یادی جارانت پێسەنە و مەرگی فیدا و باڵایت بۆ جەرگ و گیانەکەم هەر هەنا چەنید غەریب گیانەکەم ڕەفێق و هاودەم کەس و کارەکەم کەروش بە فیداد ڕۆح و دڵەکەم چەنی نەسۆچۆ دڵ چەنی دەروون لان کەم خەفەتا و دڵەکەم زەبوون ویەردەی وەڵین مارونێژ وە هۆش دڵ چوون سەماوەر قوڵیۆمەی وەجۆش. ئەم شعرەیش شاعر بەڕاستی هەتاوەکو وارزم کردن شتێکی بە چاو خۆی نەبینی بێت وا ئەزانم مێشکی ناجوڵێت ینی هەست بەوە ناکا کە هەڵسێت شعرێک دابنێت. ئێمەش یەکێک لە خاڵەکانمان کە زۆرتر دۆسایەتی و ڕفاقەتمان بوو بە یەکۆ هاوتەمەن بووین ون بوو ئەروە بێسەر و شوێن چەند ساڵێکە بۆ 22 ساڵێک ئەڕۆوە کە ئەم خاڵۆیەمە ونە و ناپەیدایە و دیاری نییە. منیش سەردەمێک عەزیەتە بووم زۆر عەزیەتە بووم بەوەی کە نییە تااقەتی خۆمم بە نووسین و بە یادکردنی و بە ناوبردننی سەر ئەکرد تا ئینکێ ڕۆژێک ئەم شعرم دابەزاند و ئەم شعرم دانا و هیوادارم کە ڕۆژێک بێت کە چاوم پێکەوێ و بیبین و خۆشحاڵ بووم. من هەروە کە عەرزم کردن خەڵکی ئاوایی کۆڵیژم ئاوایی کۆڵیژ لە ناوچەی ژاوەڕۆیە سەر بە ناوچەی ژاوەڕۆ خۆی بەشێک لە هەورامانە بەس ئێمە لەوێ سۆرانی زوانین. عەرزکەم کە بەهۆی احترامێکە لە ناو هەورامیەکانە بووم و عاشق و عەلاقەیە کە بە زوانی هەورامی بووم بەڕاستی شاید بڵێم من زوانی هەورامی بوو هانی دەم کە بتوانم شعر دابنێم و بووم بە شاعر. زوانی هەورامی زوانێکی شعرە هەر شعریە هەر بەو بۆنەوە من زوانی هەورامیم بە زوانی شعری ناساندووە بەڕاستی چوون زوانێکی شیرینە. بگەڕێنەوە بۆ ئەسڵی شعرەکە شعر خۆی یانیشی ینی زوانی شیرین ینی جمڵەتەهایەکی شیرین و جوان و ڕێکوپێک ئەنرێنە لە پاڵی ئەو دیوارە کە ئەبێ بە شعر ئەمە پێڵێن زوانی شیرین کە بەڕاستی لە ناو هەورامیە شاعرەکان زووتر ئەتوانن شعرەکانیان بنووسنەوە شعرەکانیان دابەزێنن. ئەوە بوو بە هۆی ئەوە کە من بەرەو هەورامی هاندرام و دەستم کرد بە شعری هەورامی و لە هەر شوێنێکە من کە ئاهاتم شعری هەورامیم ئەخوێندەوە بەڕاستی مەخاتبێ زۆری بوو کە ئەمبینی بەڵێ شعری هەورامی زۆر احترامی زۆرە لە ناو خەڵکە منیش هەر بۆنەوە پێم خۆش بوو. ئەلانیش لێرە زۆربەی شعرەکانم هەر بە هەورامی ئەم ناسن و ئەزانن شاعرێکی هەورامیم. لە بیرەوەری خۆمە کە ئیسە خەڵکی ئاوایەکەمان من خۆم چونکە مناڵ بووم لە بیرم نایە بەس خەڵکی ئاوایەکە زۆر جار خۆیان بە من ئەڵێنەوە ئێوە هەل لە بنەماڵەتانە شاعرتان تیا بووە وەکو ڕەحمەتی باوە گەورم باوکی باوکم تەبعی شعری بووە سەوادی قورئانیەکی کەمی بووە وەکو میرزا لە حەدی میرزا بووە کە بەس لەو سەردەمانە ئەوە بایەخی پێ نەدراوە کە خۆشی یا ئەطلاعاتی و ئاگایی ئەوەی نەبووە کە شعرەکانی بنووسێتەوە بەس لە ناو بنەماڵی ئێمە وەکو بڵێن حاڵەتێک ئێرسی ئەم شعرشە بە من گەیوەوە عەلاقەی زۆریشم بە وتن و وانەوە بووە کە هەمیشە لە نێو کۆڕ و کۆبوونەوەکان و مەجلیسەکانە زۆرتر مەسەڵەن حەزم کردووە قسە بکەم گوێم گرتووە قسەیشم کردووە کە ئەم قسەیشە وام زانیوە کە بەهرەیەک بێ کە بتوانم لەو مەجلیسانە قسەی تیا بکەم. عەلاقەم پەیا کرد بە شێعر لە ڕادیۆ کە زۆرتر گوێم لە ڕادیۆ ئەگرت بەڕاستی چەند جارێک کە تەلەفۆن مەکردە ڕادیۆی گوێم لە ڕادیۆ بوو قسەی جوانیان ئەکرد بوو بە هاندەری من و یەکێکتر لەوانە بوو کە من لە هەر شوێنێک قسەیەکی جوانم ئەکرد قسەیەکم ئەکرد پیان جوان بوو ئەترافیانم دەوروبەریەکانم خزم و کەسوکارەکەم بنەماڵام قسەکانمیان پێ جوان بوو وردە تەشویق کردم کە دای بەزێن و بیکەم بە شێعر. یەکەم شعرێکە دام بەزان وا ئەزانم کلاس 5 بووم لە ئاوایەکەی خۆمانە لە مەدرسەی
خۆمانە دەرسم ئەوایەکەی خۆمانە دەرسم ئەخوێن لەوێ شعرم بە کەشوکێوەکانی منتەقەی خۆمانە ئەنووسی وەکو بەهار کە ئەهات نوع دارمان بوو درەختمان بوو کێوی وحشی بوون وەکو تەنگز ئەوانە زووتر لە لای ئەمە گوڵیانە کرد چون ئاوایەکە ئێمە ئاوایەکی گەرمەسیرە ئەوانە لە هەموو درەختێک زووتر گوڵ و گەڵایانە کرد ئیتر من یەک دوو دانە شعرم بەو تەنگز و ئاوای کۆڵیجی خۆمانە نووسی کە بەڕاستی ئەیستا حەزور زێنم نییە کە شعرەکە بخوێنمەوە هین تقریبا شاید بڵێم ئەچێ بۆ 20 ساڵ لەمەوبەر من پێم وایە هەر کەسێک ناتوانێت بێ بە شاعر لەبەر ئەوەی کە هەر کەسێک ناتوانێت هەر هوەرێ بگرێ بەدەستیەوە هەر کەسێک لە زمینەیەکە هوەرێک ها بەدەستیەوە لە هوەرێکە ها بەدەستیەوە ئەگەر کەسێکیش گەرەکی بێ بە شاعر من پێم وایە زۆرتر ئەبێ شعری شاعرەکان بخوێنێتەوە بەلای شاعرەکانە زۆرتر بڕوە ئەطلاعاتی لەسەر وشەکان و وشەسازی و ئەبێ زۆرتر بێ و لە نووسینە زۆرتر بنووسێ ئەوانەی کە خۆی ئەیزانێت کە یەتە بیری خۆیان دای بنێ بینوسێ و بۆی خۆی بیخوێنێتەوە و بەرز و نزمیان کە ڕەدیفیان کە لەوانەیە بتوانێت شێعردا بنێ بەس ئەو هوەرە من وا ئەزانم هوەرێکی خواییە و ئەگەر ئەو هوەرەیشت بێ باز نەڕۆی بەدوایە کە خۆشت کەڵکی لێ نەگریت و نەیخوێنیتەوە ترس و سامی خۆت نشکێنی و لەسەر کاغەزی دا نەنێت و بۆ ئەترافیانی خۆتی نەخوێنیتەوە و ئەوان بەڕاستی ڕەهنمایی و تەشویق و مشەوەقی تۆ نەبن ئەوەیش کە تەبعی شیعری بێن ناتوانێت شیعرەکەی دابەزێنێ شیعرەکانم شاید بڵێم 90% لە شیعرەکانم هەرخۆی خزمەتی گەلە لە خزمەتی گەلایە و خزمەت بە گەل ئەکا وەختی وا بووە من لە شوێنهایەکە بوو کە دوو کەس ئاژاوەیان بووە ناڕەحەتیان بووە من بە 4 بەیتی شیعری هاتووم جۆرێک مەسلحەتم داون کە داونم بە ئاشتیا و هەر بەهۆی بوونی شیعرەکانمەوە ینی شیعرەکانم بەڕاستی هەر خۆی خزمەتە لە خزمەت بە گەل ئەکات ئەمەش وا ئەزانم یەکێک لە ئەخلاقە باشەکانی من بێ و هەدەفەکان منیشەوە بۆ کە هەر خزمەتکەم بۆ نمونە من لە زوانی هەورامیە هەر لە شیعرەکانمان خزمەتی زۆرم کردووە بە فەرهەنگی هەورامان بەڕاستی خزمەتی زۆرم کردووە بە فەرهەنگی هەورامان وەکو بڵێ ڕەچەیەک بووە ڕێگەیەک بۆ بازم کردووە کە بۆ شاعران تر و نووسەرانی تر کە بتوانن تحقیقاتی خۆیان لەسەر شعر و هوەر و دابوونەریت و فەرهەنگی هەورامان و دابەزێنن ینی ئەمە خۆی جۆرێک خزمەت بووە کە کردومە بە پارچێک لە پارچەکانی کوردستان لە فەرهەنگی هەورامانە کە بەڕاستی خزمەت و جێدەستێکی زۆرم دیارە شاعر لە واقعە یعنی دڵسۆز یعنی دڵسۆزی فەرهەنگ و دڵسۆزی زوان و فەرهەنگ و دابوونەریت و کەلتور و واقعیاتی خۆی ینی بەشێک لە مێژووی ئێمە شاعرەکان دایانناوەتەوە بۆمان بۆ نمونە تۆ بڵێ 100 ساڵی لەمەوبەر ئەڵێش فڵان شاعر وایوت فڵان نووسەر وایوت فڵان شاعر وایوت ینی من وا ئەزانم یەکێک لە دڵسۆزترین کەسەکانی وڵات بۆ پاراستنی هەموو مێژوویەکان و تاریخ و زوان و فەرهەنگ و تەنانەت لە لیباس و خواردن و مەعماریشە شاعر بە نەزەری من ینی یەکێک لە گەورەترین کەسەکانە شعرەکانم هەروە کە باسم کرد زۆربەی شعرەکانم مەجلیسین ئاشتی خوازن حاڵەتێک ئامۆژگاری و نەسیحەتیان هەیە بۆ نمونە من لە زۆر شوێنە ئەم پارچە شێعرە ئەخوێنمەوە ئەم پارچە شێعرەم لەبەر ئەوە زۆر بەڕاستی جوابی یاوەتەوە و لە زۆر شوێنە ئەم شاری منە کەڵکی لێ وەرگیراوە و کەسانێک بوون ڕەنگە هەر لەو کۆڕا لە هەر لەو مەجلیسا بوو بێتن کە دەستخۆشبوونێ زۆریان لێ کردوێت وتیانە کاکە بەڕاستی ئێمەی وادار کرد بەوەکە ئیسەوەکو ئەم شیعرە بین نەوەکو جاران بین ئەم شیعرە پێشکەشەکەم ڕۆژێ منداڵێکی ژیر پرسی لە باوکی ڕەحمینی وتی بابەگیان حەز ئەەکەی بوو کەکان من ببینی وتی کچم دڵنیا بە چوون کە هین تۆن حەزەکەم ئادەی ڕاکە بیان هێنا بیان بینم کچەکەم کچە هەمووی هانین بە پەلا بۆ لای باوکی ڕەحمینی وتی بابەگیان کامەیان
لە هەمویان بە جوانتری ئەبینی ئەوەیان وا لە هەموو جوانتر بوو وتی ئەوە کچە پرسی دەبا بگیان پێم ناڵێ بۆچی ئەوە وەڵامی داوە وتی کچم چونکە لە هەمویان جوانترە ئەزانم لە لای تۆیش هەر ئەوەیان جوانترە منداڵەکە دڵی پڕ بوو باوکی ئەوەی پێ جوانترە باوکی وتی کچم ئەی کامەیان لە هەمویان جوانترە کچم پێم بڵێ کامیان لای تۆ لە هەمویان جوانترە بڕێوەستا وەڵامی داوە وتی ئەمە لە هەمویان جوانترە باوکی وتی ڕۆڵە کچم دەیخۆ ئەوە تیکە تیکە کراوە هەرماوە لە شوملی سەر و دەس و باڵ و قاچی خۆ بڕاوە منداڵەکە وەڵامی باوکی داوە زۆر بە جوانی و ژیرانە ئاخر ئەگەر منیش بڵێم جوان نییە دڵی ئەشکێ دڵشکانیش گرانە ئێمە بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە شاعری زۆری ژنانمان هەیە بەس ڕەنگە شێعرەکانیشیان دانابێ وەلێ احتمالی هەیە ئەمانە ئیزنی ئەوەیان نەبێت کە لە شێعرەکانیان کەڵک وەربگرن لە کۆبوونەوەکانە لە شوێنەکانی ترا لە گۆوارەکانە لە تەلەڤیزیۆن و میدیاکانە کە خۆیان بنوێنن کە شێعرەکان خۆیان بناسێنن بە خەڵک ئێمە شاعری زۆر گەورەی ژنمان بووە بەس بەداخەوە وا ئەزانم بڕێ لە شاعرەکانمان لە تاریکیە خەریکن کارەکەن ینی وەکو ئەوە بڵێ فقط لە چوارچێوەی ماڵەکان خۆیانە خەریکی نووسینی شیعر و ئەمانە هەن داواکەم کە ئیزنی ئەمانش بدرێ بەڕاستی بەشێک لە ئەگەر ئێمە بۆی بڕۆینەوە بەشێک لە گەورەترین بەشی مێژووی ئێمە و تاریخ و زوان و ئەدەب و دابوونەریتی ئێمە بەڕاستی بەشی ژنانە ینی ئەوانیش بۆ خۆیان وتاریان هەیە وانەوەیان هەیە ئەوانش توانن لەم زەمینە هەنگاو هەڵبگرن شان بەشانی پیاوان بتوانن فەرهەنگی خۆیان بپارێزن ئەدەب و زوانی خۆیان بپارێزن بەڕاستی ئەوانیش ئەتوانن و گەورەترین خزمەتی خۆشیان بکەن داوا ئەکەم کە ئیزنیان پێ بدرێت کە ئەمانیشە بتوانن وەکو ئەوە کە خۆیان هەن ببن نە ئینکێ لە فقط لە تاریکیا بن و بەس شارەکانیان لە زیندانە بێ و ئەسیرکرا بێتن و هیچ کەڵکێکیان لێ نەگیرێ داوا ئەکەم کە ئەم ئیزنێشیان پێ بدرێەوە داواکەم لە خوشکانی بەڕێزیش ئەوانەی کە لە زەمینەی شیعرا کارەکەن لە هەر هونەرێکا کە ئەتوانن کارکەن لە ئاستی شەخسیەتی خۆیانە بتوانن هونەرەکەی خۆیان بنوێنن هیوادارم ئەم شارەی مناگەر کەسێکیش وا هەیە حەبیری ئەوە بکاتۆ کە بڕوات و ئەو ئارەزوو ئاوات و ڕەحمی خۆیە بەدی بێنەوە کەسێش کە چاوەڕێتی چاوی گەشۆ بێتەوە بە بینینی ئەو خۆشەویستی خۆیە لە کاتی حەیاتە نیمە خزم و کەس و کارم لە تەنیایی و لە بێکەسی خۆم لە خۆیشم بێزارم وتیان مامۆ هەمە و نیمە نایناسم وتیان خاڵۆ وتم نازانم منیش وەک تۆی ناسم وتیان کوڕت کچت ئەی کەس و کار وتم ئەی نازانی بۆ پێم ئەڵێن فەقیر هەژار ئەزانم تێن بۆ سەر گۆڕم دەسە دەسا غەرقی خەمن عەزیەت بارن گشتی مەسە وڵاو تێرن دەسە گوڵم بۆ دا ئەنێن نایان ناسم لە کوێنابوون ئەمانە کێن دوای حەیاتم خۆشیانە لێم خەزمیانم گوڵاو ئەکەن ماچی ئەکەن کێلی قەبری دڵبوریانم خەم بێکەسی و دووری ئەوان وای لێ کردم دەردەدار بووم نەخۆش کەوتم ئەوە مردم وتم بنووسن لەبان کێل و سەنگ مەزارم سەردانم قەدەغەیە لە دوای مردن بۆ کەس و کارم پێشکەشتان بە هیوادارم توانی بێتمان هەنگاوێک هەڵبگرین کە تاوێکی خۆش میوانی ماڵەکانتان بوو بێتین و دڵتان خۆش و لەشتان ساق و گیرفانتان پڕ بێ دوعای ئیمڕۆم بۆ هەموو ڕۆژێکتان من ئەڕۆم بۆ مەدرسە ماڵی عیلمە مەدرسەیە ماڵی من ماڵی پڕخەیاڵی من چرای دڵ و ژیانم فکر و هۆش و بەیانم ڕۆشنەوێ لە مەدرسە تا مردن لەبەر دەسە مەدرسەیە ماڵەکەم جێی ئەقڵ و کەماڵەکەم بۆ سەرکەوتنی ژیانم مەدرسەیە نیشانم گەورە ئەبم لەوێنە خۆشترین جێگە و شوێنە پڕە لە هەستی جوان لفت و گفتار و بەیان دەرم تێرێ لە خامی پێ ئەگەم لە نەفامی یەکەمین ماڵی کەماڵ
مەدرسەیە بۆ مناڵ بۆ وەرگرتن و بازی مەدرسە و ڕەمز و ڕازی چواردیوار و دەوروبەر پڕ لەوانایە یەکسەر بۆنی عیلم و زانیاری یەکسەر لێی ئەدا دیاری نەزانیمان لا ئەبا عیلم لەوێ پێ ئەگا بەخبەخ لەو دەنگ و باسە لە سەفای ئەو کەلاسە زانیاریم پێ ئەنۆشن گشتیان بۆ من ئەکۆشن هەر شوێنێکی یەک بۆنە خۆشترین جێگە و شۆنە. ئەم شارەم داناوە پێشکەشی یەکەم بە هەموو قوتابیان و هەموو خوێنەواران بەڕاستی لەبەرەوەی ئەم شارەم داناوە کە ئائیسەیش هەستم ئەگوێ کە بەرەو مەدرسەکان بڕۆم ئائیسەیش زۆرم پێخۆشە کە بڕۆم بۆ خوێنەواری و دەرس بخوێنم و بەرەو مەکتەب و مەدرسەکان بڕۆم بەس بەداخەوە بۆ من نابێ ئائیسە. ئەم شارێشم بە زوانی حاڵەتێکی مناڵان نووسیوە کە پێشکەشی یەکەم بە هەموو مناڵان وەکو وەسیەتنامەیە کە بۆ مناڵەکانی خۆم نووسیوەکو ئەڵێ ڕۆڵە وەسیەتی بابت بگرە گوێ دەستێکت قەڵەم ئەوی کاغەز بێ. ئەمەشم باڵای مەدرسە داناوە کە بەڕاستی هیوادارم کەسێک بێسەواد و ناخۆنەوارمان نەمێنێت لە ناو جامیعە. ئەمەش شارێکە کە لە کتێبەکە دامان ناوە لەگەڵ ئەو شاعرە خۆشەویستانە کە بە ناوی هەواری شێعرە بە زوانی هەورامیم نووسیوەتەوە بە باڵای هەورامان ماوتووە کە پێشکەشیەکەم بە هەموو خەڵکی خۆشەویست و بینەران و بیسەرانی کەناڵی پەیام. ئینە خەیلێوەن دڵ بێ قەرارن ئەنتزار دیدەی باڵاکەی یارن چەم و دڵ و ڕۆح ڕۆشن وەکەرۆ خەم و خەفەتم جەدڵ بەرکەرۆ وەتەن تا من بوو هەرچەنی تۆنا پەوکەی پیجۆرە وەش ڕەنگ و بۆنا یادش بەخێر بۆ وێردەی جاران ئاخپەی داڵانی دڵم بەرامان ئاخپەی جارانی کۆنە هەواران شاد بێنمێ بەیۆتە گرۆی یاران هەتا گیانم بۆ هەورامان چڕوو بە ون و دڵیم ئاویاریش کەرو وەرکەمەرەکەت بۆ ژانە و شەو بۆت هەڵاڵە برمێ و بەرزەلنگ وەش بۆت یادش بەخێر بۆ گێڵێن مشپۆنا دڵم بە یادش ئیسەی وەش بۆنا بەڵام خۆ ڕۆزگار هۆرش پێچانی جە هەورامانی دوورش وسانی بەڵام هەرماچوو تا ئاخرین گیان سڵام جە ئاو و خاکی هەورامان هەرچی دوورەوە سڵام بۆ پەیتۆ سڵام جە خەڵک و ئاو خاکی تۆ. شێعر فرسەتی خۆی هەیانی شێعرەکە خۆی ناپرسێتەوە کە تۆ لە چه کات و مەجاڵ و وەخت و شوێنێکایی. جاری وا بووە لە شیرین خەوا خەبەرت بووەتەوە کە شتێکت لە مێشکایە و شتێکت بۆ هەڵقوڵیوە و ئەمانە کە دای ئەبەزێنی ئەیکەی بە شاریانی کات ناپرسێتەوە ئەو ناناسێ هیچ کاتێک ناناسێ. کاتی وا هەیە کە تۆ زۆر زۆر خەمدای گرتووی شارێکی عاشقانە ئەڵێیتەوە شارێکی شاد ئەڵێیتەوە. کاتی وایش هەیە مەسەڵەن لە زۆربەی شوێنەکان ترا لە ئەوجی خۆشی و شادیایی کە ئەوینی شعرێک بە باڵای خەمێکە ئەڵێیتەوە مەسەڵەن ئەبینی لە شوێنەکە داوەتی شایەکی جوان ئەگێڕێ چاوەچاوی کەسێکتە یا شتێکتە یا بیری خەمێکەکەیتەوە کە زوو لەگەڵ کەسانێکە هاتوویتە سە ئەیرە ئیسە و کەسەت لەگەلانیە هەر بەهۆی ئەوە کە بیری لێ ئەەکەیتەوە شعرێک بە باڵای بێتاقەتی و خەم و تەم و ئەمانە ئەکەیتەوە ینی شعر ناپرسێتەوە کە تۆ لەکوێت و لە چه کاتێکایی. بەس من بە حاڵی خۆم زۆر شعری وام بووە ڕەنگەوا بووە لە خیابانە بوو من لەگەڵ مناڵەکانە دانیشتم شعرەکەم نووسیوە ئاگام لە خۆم لەوە مناڵەکان ڕۆیشتوون بەجیانیشتم دوای تەلەفۆنم لێکردون تۆ لەکوێن من تقریبا چەند وەختێک لەمە بەربوو کە ڕۆشتم بۆ سەردانێکی زرێوارکەین لەگەڵ مناڵەکانە پاڵمدا بە بنەدارێکی گەورەوە تماشای و قایقانەمە کرد ئەو میوانانەمە کرد ئەو سیر و سەفامە ئەکرد کە لەوێ هەر ئاگام لە خۆم نەبووە ڕەنگە سەعاتێک من لەوێ دانیشتوم ئەو شیعرەم نووسیوە و ئەمەیشتر هەر نازانم مناڵەکان بۆ خۆیان چوو بوونەوەن بۆ گەڕیان و کە من لیان لەگەڵیان نەبووم دوایی کە هاتمەوە یانو دێ هەر لەگەڵمانە نەبووایی باشتر بوو کە تۆ هاتی لەوێ ئێمە بەجێ هێشت و کە خۆت پاڵ و داوا بە دارەکە و دانیشتی بۆ خۆت بۆ نووسین و ئیتر هیچی ئەمەشمان لە حاڵی نەبوو لەم سەفەرمانە شێعر بۆ خۆی ناپرسێتەوە ینی لەکوێیت و لەکوێیان نیشت. بەس من بەڕاستی تایسە وانە بووە کە بڵێم کاتێکی بخصوص و تایبەتی خۆی بێ کە لەو کاتا دانیشم
شیعر بنووسمەوە. بەڵام زۆربەی وەختەکان وەختێ جومڵەیەکی جوان ئەبیسی، وەختێ شتێکی جوان ئەبیسی، وەختێ شتێک خۆڵقاوە وەکو بابەتێک هەیە کە نیازە بۆی بنووسی، ئەتوانی کارکەی بەسێری و لە زێنی خۆتا زۆر جار لە بیرەوەری خۆتا هەربیێنیت و بڕۆی لەگەڵ یا قسە بکەیت و گفتوگۆکەی کە لە نەهایەتە وای لێ کە بتوانانی لە مەورودی و شارێک بنووسیت و دای بەزێنی بکەی بە شارێک.